بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ساڵێک تێپەڕ دەبێت بە سەر کۆبوونەوەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان. کۆبوونەوەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان تایبەت بوو بە خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم. لە دوایە و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ماوەی ساڵێکە نەیتوانی هیچ کۆبوونەوەیەک ئەنجامدات. بە میواندارێک لە بەڕێزان سروە عەبدولواحید ئەندامی پەرلەمانی عێراق لە ئەستۆدیۆی سەرەکی، هەروە لە ئەستۆدیۆی سلێمانی بەڕێز فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هەروە لە شاری کۆیەوە کاک عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی دەرەنجامەکانی کۆبوونەوەی 19ی ئابر لە سەرهەرێمی کوردستان دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. بەڕێزان لەبەرەوەی میساڵی دانیشتنی کۆبوونەوەی ئاساییمان نییە بۆیە دانیشتنەکە ساڵێک تێدەپەڕێت بەسەر کۆبوونەوەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان کە دواتر بەرخستنی پەرلەمانی لێکەوتەوە. ڕۆژی 19ی ئابی 2015 بۆ دومین جار پەرلەمانی کوردستان لەسەر پرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کۆبووە، بەڵام نەتوانرا ڕێژەی یاسایی کۆبوونەوەکە تەواو بکرێت. کۆبوونەوەی 19ی ئاب کە تایبەت بوو بە خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم چیرۆکی سەیر و سەمەرەی تێدایە. بە جۆرێک هەندێک سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی کوردستان پاسەی بەشداری نەکردنیان لە کۆبوونەوەکەدا گێڕایەوە بۆ ئەوەی ئاگا لە سەنگی دانیشتەکەی پەرلەمان نەبووە. کۆڕۆکی دانیشتەکەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی بووە لە سەرۆکاتیەوە بۆ پەرلەمانی، بەڵام نەتوانرا ڕێژەی یاسایی کۆبوونەوەکە تەواو بکرێت. بۆ پەرلەمانتەرانی هەرێک لە فراکسیۆنەکانی کۆمەڵە گۆڕان و یەکێتی بەشداری دانیشتەکەیان کرد. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش لەسەر کۆبوونەوەکە بوو بە دوو بەشەوە، پێنج ئەندامیان بەشداری کرد و پێنج ئەندامەکەی دیکەشیان بایکۆتی. کۆمەڵی ئیسلامی پرۆژە یاسای خۆی پێشکەش کرد بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هێنانی ئەو پرۆژەیە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە. هەرێک لە فراکسیۆنەکانی پارتی و بەزوتنەوەی ئیسلامی و ئاڕاستی سێم و سۆسیالیست و کەمەنەتەوەکان بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. لە دانیشتەکەدا 53 پەرلەمانتار بەشداریان تێدا کرد و نەتوانرا نیسبەی یاسایی تەواو بکرێت کە بریتی بوو لە 56 پەرلەمانتار. واتە ئەگەر سێ پەرلەمانتاری دیکە بەشداری کۆبوونەوەکەیان بکردایە نیسبەی یاسایی تەواو دەبوو. هەرێک لە دانیشتەکانی 23 حیزێران و 19ی ئابی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 تاقیکردنەوەیەکی سەخت بوون بۆ ئەزموونی هەرێم و هێزە سیاسەکان و ئەو دوو دانیشتەی پەرلەمان ڕووی ڕاستەقینی دەسەڵاتدارانی هەرێم و هێزە سیاسەکانی بە خەڵکی کوردستان ناسان. ئێستا ساڵێکە پەرلەمانی کوردستان لە دوای 19ی ئابەوە هیچ کۆبوونەوەشی ئەنجام نەداوە و سەرۆکەکەشی هەولێری لێقەدەغا کراوە. ئاماژەکانی دۆخی سیاسی هەرێمیش بەو ئاڕاستیە دەڕۆن 19ی ئاب دوای کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەبێت و لە خولی چوارەم پێناسێ پەرلەمان جارێکی دیکە دانیشتن ئەنجام بداتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. سروخان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، ساڵێک تێپەڕێ بەسەر کۆبوونەوەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان. بەڕێستان وەکۆی کە پەرلەمانتارێکی عێراق وازمتان لە بواریکاری پەرلەمانی هەیە، پێ دوایە کۆبوونەوە لە بنڕەدا کۆبوونەوەیکی هەڵە بوو یاخود کۆبوونەوەیکی دروست بوو بە ئاراستەی گۆڕینی سیستەمی حکومڕانی؟ زۆر سوپاس سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکانت و لە بینەرانی ئازیزیش. یعنی سەرەتا ئەگەر بگەڕینەوە بۆ پێش ساڵێک ئەبوایە ئەم کۆبوونەوەی ئەنجام بدرایە سەر بکەوتایە، بەڵام بەداخەوە کە کۆبوونەوەکە سەر نەکەوت. ئەمەی کە ڕوویدا پێمان دەڵێت کە هەتا ئێستا حزب لە هەرێمی کوردستاندا هیچ باوەڕێکی بە دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان نییە. بۆیە دەستگایەکی شەرعی گرنگ وەکو پەرلەمانی کوردستان بۆ ماوەی ساڵێکە ناتوانێت کارەکانی خۆی بەڕێوە بەرێت. سەرۆکەکەی ناتوانێت بچێتەوە هەولێر. ئەم کاری کە کرا بەڕاستی
لە مێژووی هەرێمی کوردستاندا پەڵەیەکی ڕەشە بێت بە مێژووی هەرێمی کوردستانەوە ئەمێنێتەوە بە تایبەتیشەوەی لیبەر پرسە پارتی دیموکراتی کوردستانە باشە ئەو بەرپرسیارتنە پارتیە خودت هێزەکانی تریش تێدا بەشدارن هێزەکانی تر هەر کەسە و بە حەجمی خۆی بەڵام پارتی لایەنە سەرەکیەکەیە پارتیە کەوای کرد شێوەکەی یاخود دۆخەکەی بەرە و ئاراستەیەکی کە و ئاقارێکی کە ڕەش هیچی بۆ پەرلەمانتاران نییە کە زۆر جارێنی هەند لە هەندێک لایەن ڕخنەوە کە پەرلەمانتارن واقعی دۆخی کوردستانیان نەخوێندێتەوە و ئەم کۆبوونەوەیان ئەنجام من پێم وایە پەرلەمانتاران بەرپرسیارەتی گەورە هەڵەگرنەوە ڕۆژە لەبەرەوەی پەرلەمانتاران خۆیان دەبوایە خاوەن بڕیاری خۆیان بوونایە دەبواە کۆبوونەوەکەیان بە ئەنجام بگەێنیان بەرپرسیارەتەکان جێبەجێنە کە داوانی کە بەشداریان کرد یاخود داوانی کە بەشداریان نەکرد ئەوانی کە بەشداریان نەکرد بە دڵنیاییەوە ئەوانی کە بەشداریان کرد نوێنەری ڕاستەقینەی گەلن بۆ کاتێک کە تۆ دەنگدەرت هەیە کە خەڵک متمانەت پێ دەکات بۆ ئەوە متمانەت پێ دەکات لە ڕۆژێکی وا تاقیت بکاتەوە کە کاتێک تۆ بۆ هەموو پرسەکان بگەڕیتەوە بۆ حزب بەڕاستی کە ئێمە هەمومان حزبین و ئەوانی کە پەرلەمانتارین لە ڕێی حزبەکانمانەوە چوینەتە ئەو پۆستانە بۆیە تا ڕادەیەکی زۆر مولزەمین بە بەرنامەی حزبەکانمان بەڵام بەرنامەی حزبەکانمان لە کاتێکدا کە لەگەڵ بەرژەوەندی خەڵک لێک دەدات دەبێت و کاتە زیاتر بی لە بەرژەوەندی خەڵک بکرێتەوە نۆزەی ئاب لە تۆماری پەرلەمانی کوردستاندا ڕۆژێکی چۆنە وتت بۆ سیستەمی حکومڕانی ڕۆژێکی ڕەشەیە نە چ ڕۆژە ڕوویەکەم ڕۆژە ڕۆژێکی ڕەش ڕۆژێکی ڕەشە پەڵەیەکی ڕەشە بە مێژووی هەرێمی کوردستانەوە بەو شێوەیە کە پارتی توانیت کە جارێکی تر دەسەڵاتی خۆی بە زۆر بە هەڕەشەکردن بە یعنیمە هەمومان ئەو ڕۆژەمان لە بیریە کە چەند ئەندام پەرلەمان هەڕەشەی لێکرابوو هەڕەشەی کوشتنی لێکرابوو چەند ئەندام پەرلەمان کە مەسلەی پارە و شتی وای خراپ بۆ بەردەم بۆ ئەوی ئامادە نەبێ بەو مانایە ڕۆژێکی ڕەشە کە جارێکی دیکە حزبێک دەیەوێت تاکەڕەوانە خۆی بڕیارەکان لە جیاتی حزبەکانی دیکەش لە هەرێمی کوردستان باش ئەی بۆ لە مێژووی پەرلەمانی کوردستان لە تۆماری پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم بۆ پەرلەمانیش ڕۆژێکی ڕەش و پەڵەیەکی ڕەشەیە خۆ ڕۆژێکی مێژوویە بۆ پەرلەمان بە دڵنیاییەوە ڕۆژێکی مێژوویە لەبەرەوەی بۆ یەکەم جار پەرلەمان ویستی کارەکانی خۆی وەک خۆیە کارە یاساییەکانی ئەنجام بدە بۆیە ڕۆژێکی مێژوویە کە پێشتر ئێمە هەمومان بە بەڕێزی شتەوە کە وەک ڕاگەاندکارێک چاودێری دۆخی پەرلەمان بووین پەرلەمان هەمیشە لە بڕیاری دوو حزبەکە نەچوو بۆ دەرەوە هەمیشە پەرلەمانتاران بۆ دەستبەرزکردنەوە لەوێ بوون بۆ یەکەم جار بوو لە مێژووی پەرلەمانی کوردستاندا سەرۆکێک بۆ جورئەتەوە بیەوێت یاسایەکی گرنگ بگۆڕێت بەڵام بەداخەوەکە سەرکەوتونە بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەرز ماوە سەفارۆ بەرزتان بەخێر بێن سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەم کۆبوونەوەی بچووسەی حوزێران و کۆبوونەوەی نۆزەی ئابی پەرلەمان کوردن لە ساڵی 2015 چی پێبوتین دەربارەی تێڕوانینی حیزبەکان بۆ پەرلەمان و بۆ پەرلەمانتارە بەڵێ بەنای خۆی گەورەی میرەوان زۆر سوات بۆ جەناوتان بۆ میوانەکانتان بۆ بینەرانی بەڕێز دیارە سەرتام نەمێ ئەو بڵم کە کۆبنەوەی 20 حوزێران و کۆبنەوەی نۆزەی ئاب دوو کۆبنەوەی ئاسایی و یاسایی پەرلەمانی کوردستان بوو پەرلەمان محکوم و کە ئەو کۆبوونەوانە لەو کات و ساتەیە ئەنجامدا بە حکمێک کە هەرێمی کوردستان لە بەردەم ئەگەری بۆشایکی یاساییە بوو کە 2000 تێکەوت دەستەی سەرۆکاری پەرلەمانی کوردستان ئەو کاتە ئەویست ڕێگری بکالەوەی کە هەرێمی کوردستان بکرێت ناو بۆشایکی یاساییەوە بۆیە پێشتر دەستەی سەرۆکاری پەرلەمان سەدانی لایەنە سیاسیەکانیان کرد کە لایەنەکان بگەنە تەوافقی بگەنە سیغەیە بگەنە ڕێکەوتنێکی سیاسی تا 2000 لە پەرلەمانی کوردستانە بە یاسایی بکرێت بەڵام کە لایەنە سەرەکیەکانی 5 لایەنە سەرەکیەکە و هەمووشمان زانین هۆکاریەوەی بکەڕێنەکەوتن لایەنێکی سیاسی هەبوو ملی ناداوە ناهاتە پێشەوە نەیویست بگا بە سازان 2000 پەرلەمان محکوم کە پێویستە بە شێوەیەکی یاساییانە ئەو پرسە یاخود یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەموار بکاتەوە بۆیە دوو کۆبوونەوەکرا کە کۆبوونەوەی 20 حوزێران کۆبوونەوەی نۆزەی ئاب بوو دیارە ئەم کۆبوونەوانە ئەتوانین بڵێن ململانەی لە نێوان دوو بەرەیە بوو بەرێک کە ئەیانویست ئیرادەی خەڵکی کوردستان و ئیرادەی پەرلەمان سەرخەن و بەرێک کەویست ئیرادەی حیزبی بەسەر پەرلەمانشا بسەپێنێ وەک کۆی کایەکانی تری کۆمەلگا و کۆی مۆسەکانی تری حکوومەت هەرێمی کوردستان و ئەومان پێڵێ ئەو کۆبوونەوەی کە پرسیارەکەی جەنابەت
لانی سەرکی حکومڕانی کوردستان ئەویست ئەو بڵێ کە ئەم پەرلەمانی کوردستان ئەگەر نێتە ژێرباری ئیرادەی حیزبیەوە نێتە ژێرباری کە یاسای دەرکات بەدڵی ئەو بێ یاخود زەمان نەبێت کە یاسای دەرکات بەدڵی ئەو بێ دوجار ڕێگری لە موەسسەی شەرعی کوردستان ڕێگری لە پەرلەمانەکە کە دوجار بینمان ڕێگری لێکرا کەواتە ئەتوانین بڵێن ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان لەو تاقیکردنەوە گرنگە سەرکەوتو نەبوو و ڕێگری کار لەوەی کە ئیرادەی یاخود یاسا سەروەر بێ بەڵکو هەوڵیدا بۆی کە ئەوەی کە حیزب ئێوە دوجار ئەوە بێتە ئاراەوەی کە حیزبی یاخود حیزبی سەرکی بێ ئەوە بێتە ئاراگەرنا ڕێگری لە کاری پەرلەمانیەکە لە بەچ جۆرێک کۆبنەوەی نۆزدەیا هەم تاقیکردنەوە بۆ ئەزمموی حکومڕانی هەم بۆ هێزە سیاسەکان ینی لە چ ڕوەیەکەوە تاقیکردنەوە هێزە سیاسەکان هەمویان دەرچوون یاخود ئەزمموی حکومڕانی پەرەزود کە لەمڕۆوە سەرکەوتو نەبوو. بەڵێ بێگومان کۆمەڵە لانی گەورە و گرنگ لەم ئەزممونە سەرکەوتو بوون کە ویسیان ئیرادەی خەڵکی کوردستان و ئیرادەی پەرلەمانی سەرخانکەوەی کە بەژین لە کۆبوونەکانی پەرلەمانە کرد و لایانی تری سەرەکیش بە هەمان شوێ لەم تاقیکردنەوە دەرنەچووبووی کە هەوڵیدا ئەوەی کە پێیکرا بە هەموو ڕێگریەکانی ڕێگریکی کە لەوەی کە هەم لە فراکسیۆنەکەی خۆی و هەم ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکانی تر ڕێگری بکالۆی کە ئەوانش بەژای لە کۆبوونەوەی نۆزدەی ئاوا بکەن بۆی کە شکست بە ئەو کۆبوونەوەی بێنن بەڵام دوجاوی کە لەمە گرنگترە دوجار ئەمە کرا بە پاساو ئەمە کرا بە بیان و بۆی کە کۆی سیستەمی یاخڵێن موەسسەی شەرعی لە هەرێمی کوردستانە کە موەسسەی تەشریعی لە هەرێمی کوردستانە پەک بخرێ بە پاساوی کە ئەمە هەوڵدرا بۆی کە کودەتا بکە و هەوڵدا بۆی کە تەوافق تێک بدە ئەبین لایەنەگەستا کودەتای بەسەر پەرلەمانە کرد واتە کودەتا کرد بە سەر پەرلەمانە بە بیانەوەی کە پەرلەمان ئێوە معاملە بکە ئێوە کودەتا بکە لە لایەنێکی سیاسی لە کاتێککە کۆبنەوەی پەرلەمان کۆبنێکی ئاسایی و یاسایی بوو لە بەرەز وتت کۆبنەوەکەی نۆزدەیا حیزب و پارتی سیاسەکانی کرد بە دووبەرەوە بەرەیەکیان لە مەسەلەی ئیرادەی خەڵک و بەرەیەکیان سەپانی ئیرادەی حیزب بەسەر دامەزراوەکان وەکو کۆمەڵی ئیسلامی لەکان بەرەوبوونەوە بەڵێنەکەی خۆتان لەو کاتە جێبەجێ کرد بەرامبەر دەنگدەرانتان بێگومان کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و ئێساش لە بەرەی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانە و ئەو کاتەیەک بێگومان کۆمەڵی ئیسلامی نەبووایە نەکۆبوونەوەی 23 نەکۆبوونەوەی نۆزدەیا ئەنجام نادێت چکە هەموو دەزانێت کە سکرتێری پەرلەمانی کوردستان لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامیە و کۆبوونەوەکان بە ئیمزای دوو لە دەستی سەرۆکایەتی ئەجەنداکەی داهێنێت و کۆبوونەوەکە ڕێگەخرێ بۆیە سکرتێری پەرلەمان کە لە پشی کۆمەڵی ئیسلامیە بێگومان هۆکاری سەرەکی بوو ئەنجامدانی ئەو کۆبوونەوەانە بەما توانین بڵێن کە کۆمەڵی ئیسلامی بە ئەو کات و بێساش لە بەرەی خەڵک و جەماوەری کوردستان لە بەرەی یاسایی و لە بەرەی ئەوەیە کە ئیرادی خەڵکی کوردستان سەرکەوێت. بەڵێ سپاس دەکەم ئەگەر بچینە شاری کۆیە کاک عەباس کە زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. کاک عەباس سەبارەت بەوەی کە دوای ساڵێک هەندێک دەنگ و هەندێک تێڕوانین هەیە سەبارەت بەوەی کە پەرلەمانتارانی کوردستان باش واقعەکان نەخوێندوێتەوە و هەڵەبوون لە ئەنجامدانی ئەو کۆبوونەوە دواتر ئەم زۆر جار ئەو دۆخێکی ئێستاە دەکرێتە ئەستۆی پەرلەمانتاران. ڕای بەڕێزتان لەو بارەیەوە چییە؟ بەناوی خوای گەورە سڵاو ڕێزم بۆ هاوڕێیانی بەشدار بووم لەم بەرنامەیە سڵاو ڕێزم بۆ ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست دەکەم. دیارە بێگومان ڕای جیاجیا لە ناو خەڵک و لە ناو لایەنە سیاسیەکان هەیە لەسەر ئەنجامدانی ئەم کۆبوونەوەیە بەڵام ئەمە هەم کۆبوونەوەیەکی ئاسایی بوو هەم کۆبوونەوەیەکی یاسایی بوو. دیارە بابەتێک لە بەردەمی ئێمەی پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان هەبوو بێگومان ئەبوو بیر لە هەوڵ و چارەسەرکردنی بدینەوە کە سەرۆکی هەرێم بوو ینی سەرۆکی هەرێم لە بەروی ناوەکەی بەسەر دەچێت بەپێی ئەو یاسایی کە لە 2013 یاسای ژمارە 19 بابرێنسی حوزەیران کە ئەو ماوەی 2 ساڵی بۆ درێژکرایەوە لە 20 مان کۆتایی بە ماوەکەی داد. بێگومان پێشتر ئێمە لیژنەی دەستوریمان هەبووە بۆی کە ئەم لیژنەی دەستوری هەوڵ بدا دەستور بگەێنێتە بەرهەم و بتوانین بە دەستور کارەکانمان ئەنجام بدەین بەڵام بێگومان نەتوانرا لەسەر مەسایل و خاڵەکانی بەشێک لە خاڵەکانی دەستوریش بگەینە ئەنجام. خۆی سێ ڕێگامان لە بەردەم و بۆی ئێمە کە چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێم بکەین. ڕێگایەکانەوەیە کە ئێمە دەبوو دەستورمان هەبێت و بەپێی دەستور کارەکان بکەین کە نەمان بوو. ڕێگای دووەمیان ئەم ڕێگایە بوو کە هەڵبژاردن ئەنجام بدەین ئەمەش کۆمسیۆنی هەڵبژاردنەکان نەیتوانی ئامادەکاری بکە و باسی لەوە کرد کە من ناتوانم هەڵبژاردن ئەنجام بدەم. ڕێگای سێمیان ئەوە بوو لایەنەکان ئەتوانن ئەو ماوەیە درێژ بکەنەوە بۆ سەرۆکی هەرێم کاک مەسعود
بێگومان هیچ کەسێک هیچ لایەنێکی سیاسی بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە فراکسۆنەکەی پارتی دیموکراتی کوردستانیشەوە هیچ پرۆژەیەکی ئامادەکراوی نەبوو بۆی کە داوا بکەن ئەماوەی ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە چەندە بۆ سەرۆکی هەرێمی ئێستای درێژ بکەینەوە لەبەر ئەم بارودۆخی کە لە حاڵتە پێشمانەجا پێی دەگوترێت شەڕی داعش، پێی دەگوترێت قەیران، پێی دەگوترێت هەر بابەتێک لەم بابەتانە کە هیچ پرۆژەیەک نەبووە تاکە ڕێگا و چارەسەرکردن بۆ ئەم بابەتە چیە؟ هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆی بتوانین یاسایەکەت هەموار بکەینەوە هەم سیستەمەکە کە زۆرینەی لایەنەکان کە لە دەستوری یەکەم کە پرۆژە دەستوری یەکەم دەنگشتی لەسەر درا تەنها لەبەر ئەمە جارێچکە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای ئەوەی کرد کە ماوەی 2 ساڵیشی بۆ جەنابی کاک مەسعود درێژ کردەوە لە پێناوی ئەوەی ئەم دەستورە هەموار بکرێتەوە لەبەرەوەی بەشێک لە لایەنە سیاسەکان داواکارانەوە بۆ سیستەمی هەرێمی کوردستان بێتە سیستەمێکی پەرلەمانی تەواو دیارە یەکێتی نیشتیمانی کوردستانیش یعنی هاوبیر و ڕابوو بۆ مەبەستا هەر لە بەدیلەوەش بۆ 2 ساڵەمان درێژ کردەوە کە هەڵایەکی زۆرش لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو بە هەر حاڵ ئێمە تاکە ڕێگا ئەوە بوو کە پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتێرێن بۆین بکەین کە هەموارەکەمان کرد هەم سیستەمەکە دەگۆڕدرێ هەم بە ئاسانتر داوا لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکرێت کە کاندیدی خۆیان بۆی لە پەرلەمانەوە لە پەرلەمانەوە ینی هەڵبژاردنەکەی دەتوانیت لە چەند ڕۆژێکە ئامادەکاری بۆ بکەی و سەرۆکێکی نوێ بۆ ئەم هەرێم هەڵبژێری کە سەرۆکێکی یاسایی و یاسایی بێت بەداخەوە یعنی ئێمە کە هەر لە 23 حوزەیران کە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەکە کە پرۆژەی 5 لایەن بوو هەم لایەنە ئیسلامیەکان پرۆژێکیان پێشکەش کرد بوو هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ینی هەر 5 لایەنە سیاسی پرۆژە بوو هەمواری ئەوە بێگومان هەر پرۆژێکش کە پێشکەش دەکرێت و کاتەکەشی پێویستی بەوەی کە خوێندنەوەی بۆ بکرێت خوێندنەوەی یەکەمان بۆ کرد بەداخەوە برایانی پارتیمان دەبوو بەشداری کۆبنەوەکەشیان بکردا یان دەبوو پرۆژێکی بەدیلیان هەبووە گفتوگۆمان لەسەر پرۆژەکەی وانش بکردا چێ دەبوو کەوان پرۆژێکیان هەبووە لەوانەیە لایەنە سیاسیەکان پێشەخسیان لەسەر بکردا و بگەیشتنە ئەنجام و نەتیجەیەک بۆی بارودۆخی هەرێم کوردستان بم بارودۆخی ئەم ڕۆژ نەگاشت بێگومان ئێمە کۆبنەوەکە دەبوو بیکەین و چاکمان کردمان هەرچەندە من بەش بە حاڵی خۆم ینی بە نەیشارمەوەڕێیم ئەوە بوو مادەم وایە هەموو لایەنە سیاسیەکانمان هاوڕانە پێکەوە یەک ڕێیان هەبووە کە 3 ڕۆژ کۆبنەوەکە دوا بخەین ئاسایی بوو 3 ڕۆژمان کۆبنەوەکە دوا بخستایە بۆی بزانین ئایا پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ئەم 3 ڕۆژە ئەو پرۆژەی کە 6 مانگە خۆی لێ بێدەنگ کردووە بە بزانین بەم 3 ڕۆژە چ دەکات بۆ ئەوی کە ئەگەر لایەنە سیاسیەکان بگەیشتنایەتی بۆی بارودۆخی هەرێمی کوردستان بەم ڕۆژە نەگەیشتایە بە هەر حاڵ ئەمە ڕێی هەموو لایەنەکانمەوە کەسمان یعنی کەس تاوانبار نەکەین هەموو لایەنە سیاسیەکان بڕیاری ئەوماندا ئەوانەی کە بەشداری کۆبنەوەکەمان کرد بەشداری کۆبنەوەی پەرلەمان دەبین کۆبنەوەی ئاسایی خۆمان دەکەین و کۆبنەوەکەشمان کرد بەداخەوە لە 23 حوزەیران هەندێک ئەندامی بەڕێز وەندێک فراکسیۆنی بەڕێز ئامادەی کۆبنەوەکە بوون بەڵام لەم کۆبنەوەی 19 مانگ ئامادە نەبوون نیسابی قانونیەکەمان نەماتوانین تەواوی بکەین بەڵام ئێمە ئەرچی سەرشانی خۆمان جێبەجێ کرد باشە کاک عەباس کۆبنەوەکەمان ئەنجام ینی بەڕێزت پێت وایە ئەو دۆخێکی ئێستا هەندێک پیان وایە لە ئەستۆی پەرلەمان و پەرلەمانتارانە خوێندنەوەت بۆ ئەو ینی ئەو دەنگانە چیکاندێک بۆ چون پیان وایە نەدەبووە ئەم کۆبنەوەی کرابە بۆی دۆخی کوردستان بە ئێستا نەگەشت بە وەڵاو کۆبنەوەی خۆی زانین چۆنە دوو لایانی هەیە ئەم خۆی لەبەر ئێمە هەرێمی کوردستان بووە بەڕاستی بە دوو بەشەوە هەم بە جەماوەرەکەی هەم بە لایەنە سیاسیەکانی هەم بە ناوچە و سنوورەکەی بۆ بە دوو بەرەو دوو بیرکردنەوەی جیا لەوانەیە بەرێکی پێوا بوو یعنی هەر پێویست ناکە باس سەرۆکی هەرێم بکەین با هەتاوەکو دنیا ماوە سەرۆکی هەرێم بێت و ئاساییە و بەرێکش پێی وایە پێویستە ئێمە گۆڕانکاری بکەین و پێویستە دەستا و دەستکردنی دەسەڵات بکەین و ئیتر ئێمە باسی دیموکراسیت دەکەین بنەماکانی دیموکراسیت ئەوەی ئاڵوگۆڕ لە دەسەڵات بکەین ئیتر ئەمە بیرروڕای خەڵکە بە عامێمە ناتوانین برێن زۆرینەوەی گوتویانتە لەوانەیە کاتەش زەخت و بشارێکی زۆر هەبوو کە پێویستە و کۆبنەوەی ئەنجام بدرێت و کۆبنەوەکە ئیتر لێ ڕانەوەست هیچ کاتێک ئەوە ڕێی جیاجی هەیە بەڵام یعنی ئەمە نییە خەتای پەرلەمانتاران یعنی بۆ خەتای لایەنە سیاسیەکانش با من لە پێشەوە با باسی پارتیان نەکەین ئەمجارە باسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕام بکەین بەڕاستی مادام وایە کۆبنەوەیەکی سیاسی دەکرێت لەسەر پەرلەمانی کوردستان لەسەر بارودۆخەکە پێویست بوو سەرۆکی فراکسیۆنەکانیان بانگ بکردایە کۆبنەوە سیاسیەکە بۆی ئاڵوگۆڕی ڕایەکانی خۆیان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانیشان بکردایە بۆی سەرۆک فراکسیۆنەکان یەکسەر ینی بە نەتیجەکەوە باتناو ئایا ئەم کۆبنەوەی ئەم دوو ڕۆژ سێ ڕۆژە دوا دەخرێت یا دوا ناخرێت بەر حاڵەمە حالەتێکە ڕۆی و تێپەڕی یعنی ئێمە ناتوانین گەڕنەوە بەڵام ئەم کۆبنەوەیە 19 مان کۆبنەوەیەکی ئاسایی یاسایی بەرنامەی کۆبنەوەکەمان بۆ هەمواری یاسایەک بووە و هەمان ڕۆژیش
سەرۆکی هەرێم ماوەکەی بە کۆتایی پێدات ئیتر فراغی سیاسی و یاسایی دروست دەبوو ئەتر باشە ئەگەر نەکەین چ بکەین وەکردمانەمە نەتیجەکەیتی ئەگەر نەشمان کردایە نەتیجەشکە دروست دەبوو. بەڵای سوپاس دەکەم دواتر گەڕێنەوە لای بەڕێستان سروخان سەبارەت بەوەی کە ئێمە دوای مەسەلەی 19 ئاب ساڵێک کە دانیشتن نەکراوە پێ دوای هەم لە ئاستی پەرلەمانتەر هەم لە ئاستی حیزبە سیاسیەکان خەمساردێکی گەورە نییە بەرامبەر بە پەرلەمانی کوردستان بۆ نمونە بەڕێز دەناوی پەرلەمانی عێراقی مەسەلەن لە ماوەیەکی زۆر کەمدا پەرلەمانی عێراق کاراکرێ بەڵام ئێمە دەبینین کە هیچ ئاسوویەکی نیە تا ئێستا بۆ کارکردنەوەی پەرلەمانی کوردستان. خەمساردەکە تەنها لەلایەن سیاسیەکان و هەرێمی کوردستان نییە هەتا لایەنەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەوانەی کە فشار دەکەنە سەر هەرێمی کوردستانی ئەمانیش خەمساردیەکیان لەلا هەیە بۆ نمونە کە نزیکەی 2 هەفتە پەرلەمانی عێراقی نەیتوانی کۆبوونەوەکانی خۆی بکات هەموو ینی باڵێزی جیهانان هەموویەوەی کە لە عێراقدا باڵێزخانیان هەیە هەموو هاتنە سەرخەت و داوایان کرد کە ئەم پەرلەمانە کارا بکرێتەوە بەڵام بۆ هەرێمی کوردستان تا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی داوای نەکردووە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە فشارێکی وایان نەخستۆتە سەر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسە بۆ لەبەرەوەی هەموو لایەنەکانی دیکە من پێم وایە کە پێیان وایە کە گرنگە ئێستا پەرلەمان کۆبوونەوەی خۆی ئەنجام بدە ئێمە لە ماوەی ساڵێکە چەندەها پێشهات و ڕووداوی گرنگ ڕوویداوە کە دەبوایە پەرلەمانی کوردستان کاری یەکلاکەرەوەی ئەم کارانە بووایە بۆ نمونەوە پەیوەندیانی هەرێم و بەغدا کە من پێم وایە پەرلەمانی کوردستانە بۆیە ڕۆڵێکی گرنگی هەبێلەوەی کە ئایا ئەم چۆنێتیم پەیوەندیە چۆن ئەتوانین چاکی بکەینەوە بۆچی خراپی بکەین لەبەر ینی هۆکارەکانی چی بێ پەرلەمان ئەم بڕیارە بدە پەرلەمانی کوردستان تەنها دەستگایەکی شەرعی نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستانن کە دەتوانێت بۆ نمونە کە باس لە ئیسیفتا و ڕاپرسی دەکرێت کە دەتوانێت ئەو ئەم مەسەلەیەک لای بکاتەوە کاتێک کە تۆ پەرلەمان بەم شێوەیە وەلا دەنیت تەنها حزبێک کە خۆی بە خاوەنی ئەم هەرێمەدا ئەنیا پێی وایە هەر کاتێک بێوە حزبەکانی کە ئەنێرێتە ماڵەوە پەرلەمانەکەیان داخات مؤسساتەکانی دیکەی دەوڵەت داخە ئەم بیر و بۆ چوونە و ئەم بیرکردنەوەیە بەڕاستی ماڵوێرانی هەرێمی کوردستانی لە دوایە بۆیە من پێم وایە بەرپرسیارەتی لایەنە سیاسەکانی دیکە چوار لایەنەکە دەبێت پێکەوە ئەمڕۆ هەوڵێکی جدیان هەبێت بۆ ئەوەی کە پەرلەمان کارا بکەنەوە هەوڵی جدی نەبووە چونکە ئەگەر ببووە خۆ لە سلەیمانیە توانن کۆبوونەوەیەک بکەن ناتوانن بۆ نمونە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بچێتەوە هەولێر دەکرێت لە سلەیمانیان لە هەر جێگایەکی دیکە مەترسی شێبێکە ئەمە دابەشبوونی هەرێمەوە دابەشبوونی پەرلەمانی کوردستان بەسەر دووبەرە زانی ئەگەر ئەم مەترسیە هەبێت کەواتە ئێمە لە هەر کارێکە کە بمانەوێت یاسا لەگەڵ ئێمە بێ لەگەڵ ئەو بەرەی تر بێ ناتوانین کارەکەی خۆمان ئەنجام بدەین لە بەرەوەی مەترسی هەموو کاتێکەر هەیە خۆ لەسەر مەسلەی پەرلەمان نییە کاتێک کە تۆ بەڕێزێک پۆستەکەی کۆتایی پێهاتووە هیچ شەرعێتێکی یاسایی نەماوە کە بیت پێی بڵێیت با یاساکەت بۆ چاکەم پێی ناخۆش و هەرێمەکە بک بە دوو کەرتەوە ئەی لەسەر کارێکی تر و لەسەر بابەتێکی گرنگتر چی لە هەرێمەکە دەکات ینی ڕەنگە وەکو پێشووترنەوە شەش و ئەو کاتانە سوپایی وڵاتانی کەشمان بۆ بێنن بۆیە ئەگەر تۆ بیر لەم ینی ئەگەر هەموو لایەنە سیاسەکان بیر لەوە بکەنەوە وڵا هەرێم دابش دەبێت یخۆ هەموو کاتێک ئەمە هەیە ینی پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێک خەڵکی هەرێمی کوردستانی بەوە ترساندووە کە شەڕەکەمەوە براکوژی دەست پێکاتەوە دوو ئیدارەی دەست پێکاتە خۆ ئێستش دوو ئیدارەیە بۆ ئێستا یعنی ئەمە زۆر دڵمان خۆشە کە حکوومەتێکمان هەیە یەک حکوومەتە لە دێگەڵە بە دیوە ئەوەی کە لە هەولێر دەگوزارێت ناتوانێت لێرە بڕۆ ئەوەی لە سلێمانیش لە هەولێر نابێت باشە پێ دوای چوار لایەنەکە ناتوانانی وەرکی خۆیان جێبەجێکە من پێم وایە چوار لایەنەکە بەرپرسیارەتێکی گەوریان هەیە ئەمڕۆ کە دەبێت ئەم بارودۆخەی هەرێم بگۆڕن مەترسی پێ دوایە ینی ئەوان هەمویان یەک دەنگ و یەک ڕەنگن بۆ کارەکردنەوەی پەرلەمان هەر چواریان نەخێر یەک ڕنگ و یەک دەنگ نین بۆ کارەکردنەوەی پەرلەمان ئەگەر واش وایە بۆ نمونە لە 19 ئاب هەموو لایەنەکان ینی بە هەموو ئەندامەکانیانەوە بەشداری کۆبوونەوەکیانە کرد کە بۆ کارێکی یاسایی بوو
تەنها گۆڕینی یاخود هەموارکردنەوەی یاسایەک بوو بۆ ئەوە بووە کە ینی بەڕێزێک لە جێگەکەی لا بدرێ یاخود پارتی دیموکراتی کوردستان لە هەرێم دەربکرێت یاخود دادگایی بکرێ ینی بۆ کارێک نەبووە کە کارێکی یاسایی و ناشەرعی بێ بۆ کارێک بووە بۆ ئەوە بووە کە کارێکی ناسایی یاسایی بکرێت بەڕاستی مانەوەی سەرۆکی هەرێم بەم شێوەیە کارێکی نایاساییە. باشە تۆ بە چارەسەری زانستە پەرلەمانتارانی کوردستان بێسیشەوە لە دەرەوەی هەولێر کۆبوونەوەی گەنجام بدەن؟ من پێم وایە دەبێت کۆ ببنەوە لە دەرەوەی هەولێرە ئەتوانن بچنەوە هەولێر گرنگ ئەوەیە پەرلەمانتاران دەبێت کۆبوونەوەیەک ئەنجام بدەن بۆ ئەوەی کێشەکان یەکلایی بکەنەوە. من پێم وایە پەرلەمانتارانی پارتیش دەبێت بەشداری ئەو کۆبوونەوەی بکەن بۆ ئەوەی کە یعنی کێشەکە بەلایەکە بخرێت کە کێشەکە بە تاواتی چارەسەر. سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتە دەگەڕێنەوە لای ئێوە لەگەڵام بمێنەوە. ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتریە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ماوە سەفارەوە ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە سەرۆخان باسیلەوە کرد کە ئێستا پەرلەمانتاران دەتوانن لە دەرەوەی هەولێر کۆبوونەوەیەکی پەرلەمان ئەنجام بدەن. بەڕێز هاوڕە لەسەرەوەی کە مەسەرەن کۆبوونەوەیەکی لەو جۆرە دەتوانێت پەرلەمان کارا بکاتەوە یاخود گرژی و ئاڵۆزی سیاسی زیاتر لە کوردستان بەدوای خۆی دادنێت؟ بەڵێ بێگومان لایەنەکانی دەروی پارتی مەحکوم بۆی کە بێت کارێکی جدی بکەن و هەوڵ بدەن ئەم بارودۆخە چیتر لە زیاد درێژەی نەبێتەوە بە ئاراستێکی ئیجابی و باشە بیبن و پەرلەمان پێویستە ینی کارا بکرێتەوە بە ئەرکی خۆی هەستێ. ئەنجا ئەگەر لە هەولێر ڕێگری بکەین لە کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان پێویستە بیر لە بەدیلی کە بکەن لە شوێنی کە بکەنەوە. بەڵام ئایا گرنتی چییە بۆی کە هەموو لایەنە پەرلەمانتارەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان لایەنەکانی کە وە چوار لایەنە سەرکێ زەمان چیە کە هەمیان ئەتوانن دێن بەشداری ئەکەن. چیەگەر هەمیان بەشداریان بکردیان نۆزەی ئاب کۆبوونەوەکە نیسابی تەواو کرد و چۆنەڵی کۆبوونەوەیکی کاری خۆی ئەکرد و کۆبوونەوەکە بەڕێوە چوو و ڕەنگە هەرێمی کوردستان یەکلایی بووێتەوە بە ئاراسێکات چێ بارودۆخەکە بەرەو باشی بڕۆشتات چی یاخود بە تەواوی بەرەو تێکچوون یاخود بەرەو دوو ئیدارەی بەرەو هەنگاوی یاخود هەڵوتکەی نەخوازەوە بڕۆشت. بۆیە زەمان نییە بۆی کە ئەم کۆبوونەوەی نیساب تەواوکە ئەگەر نا پێویستە لایەنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و هەوڵ بدەن کۆبوونەوەیەکی لە سلێمانی و یاخود لە شوێنێکە لە دەروی هەولێر ئەنجام بدەن. دوجا ئەبێ ئەمە ینی بەڕاستی یەکلایی بکرێتەوە و من ئەمە شتێکی بڵێم زۆر جار پارتی دیموکراتی کوردستان سوودی خراپی لە دڵسۆزی چوار لایەنەکە وەگرتووە یاخود لە هەڵوێستی ئیجابی چوار لایەنەکە وەگرتووە. چوار لایەنەکە زۆر جار لەبەرێک کە بارودۆخی کوردستان بەرەو حاڵێکی نەخوازا و نەڕوا بەرەو دوو ئیدارەی نەڕوا بەرەو بارودۆخی خراپتر نەڕوا بۆیە حەزەرەکەن لەوەی کە هەوڵ بدەن لە دەروی هەولێر کۆبوونەوەی بکەن و یاخودی کاری جدی بکەن و یاخود لە حکومەت بە تەواوی بکشێنەوە حکومەت شکست بێنن. بەڵام پارتی ئەمەی سوودی خراپی لێ وەگرتووە. بۆیە ئەگەر سیرکی
لەم ماوەی ڕابردووە هەوڵەکە یاخود دەنگوێ کە پەرلەمان ئێوە دەرێت هەولێر کۆبێتەوە پەرلەمانتارێکی لیستی پارتی دەڵێ ئەمە هەنگاوە بەرەو دوو ئیداری یاخودم بەشداری لە کارەکە ناگەن کە کوردستان بەرەو دوو ئیدارەی بەرێ پارتی دموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمان ئامدیوی دێگەڵە و پردیەکە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ئامدیوی سنوورەکانەکە کەناڵەکانی ڕاگەانی و چالەگوان و ڕاگەنکار ئامدیوەکە دوو ئیدارەی نییە بەڵام ئەگەر تۆ پتەیە کۆبوونەوەیەکی ئاسایی لە دەروی هەولێر بکەمە هەنگاوانە بەرەو دوو ئیدارەی بۆ یعنی بەڕاستی ینی لایەنێکە تەیە کە لە دەروی خواستی خۆی ڕێگر ئەبێ و هەوڵەدا کە ئەم کۆبوونەوە سەر نەگرێەوە نەکرێت ئەگەر دیقەت بین یانی ئێستا پارتی دموکراتی کوردستان ئێوێ بە هەماکردنەوە یاخود بە گۆڕانەکانی لەسەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێوێ چاوی خەڵسە کێشە ئەساسیەکە لابرێ کە لە ئەسڵا ئێمە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانمانەیە هاتووە گواسێتی بۆ کێشەی سەرۆکایەتی پەرلەمان قسە لەسەر گۆڕین دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکە تەرح بۆ گۆڕین دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکە لە کاتێکە ئێمە ئەم کێشەیەمان نییە پەرلەمانی کوردستان دەستەکەی سەرۆکایەتەکەی ماوەی یاسایی خۆی ماوە و بەسەر نەچووە و کاتی ماوە بەڵام ئەوەی کە کاتی بەسەر چووە ئەوەی کە ئێستا ناساییە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆیە لەبری ئەوەی هەوڵدا ئەم کێشەیە چارەسەرگە دی ئێوەی کێشەی شتە دروستکە و ئێوێ بە خەڵک بڵێکەوە پەرلەمانی کوردستانە سەرچاوی کێشەکانە پەرلەمانی کوردستانە دی کۆبوونەوە ئەکا لە دەروی ئیرادەی حیزبێکی سیاسی و ئێوە لای خەڵک بڵێ کە ئەم سەرچاوی کێشەکانە کە لە ئەستا پەرلەمانی وەکو کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانمانی بەڵێ زۆر باشە تا چەند کار لەسەرەوە کراوە یاخود ئێستا کۆمەڵک دەنگ پێدا بووە کە مەسەرەن کوردستان بە پەرلەمانی بۆ چییە مەسەرەن سوودی چییە بە واراستەیە کار دەکرێت کە کوردستان تەماوەیەکی زۆر خاوەنی پەرلەمان نەبێت بەڵێ تا کوردستان خاوەنی پەرلەمان نەبێت خاوەنی ئەم قەیرانابێکی ئێستا هەیە ئەم هەموو قەیرانە کە لە کوردستانە هەیە ڕاستە خۆی بناغەیەکیە و تەراکومەوەی ساڵانی پێشەوە بەڵام کە زیاتر ڕەنجی داوات و زیاتر قوڵ بۆ تۆی نەبوونی پەرلەمانە تا پەرلەمانی کوردستان هەبوو وەزیر بانکرا لێ پێچینەوەی لەگەڵا بکرێ و ئیسجاوی لەگەڵا بکرێ و لانی کەم لە لیژنەکانە بانکرا و بۆی کە ڕوونکردنەوە بات و لەگەڵی ئیجرات بکەن بەڵام ئێستا کە پەرلەمان نەماوە تا حکومەت نەکۆ بێتەوە نەکاری ئاسایی خۆی ئەکا نە وەزیر کە زانێت داوامەکە دوام ناکە بۆ نمونە هیچ وەزارەتێ بەکاری خۆی هەڵەسێ ئەم هەموو وەزارەت هەیە بە ناشەفافی بەڕێوە ئەچێ داهاتی وڵات دیار نییە کەواتە لە غیابی پەرلەمانە لە نەبوونی پەرلەمان ئەم قەرانەت ئەبێ بەڵێ سپاس دەکەم سپاس کاک عەباس ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارە بەوەی کە قسە لەسەرەوەیە بۆچی پەرلەمانتارانی چوار لایەنەکە بە تایبەتی کۆبوونەوەیەک ئەنجام نادەن یاخود بەڕێزت پێشتر داوات کردبوو کە وەرن بە پەرلەمانتاران دەستی سەرۆکی پەرلەمان بگرین و بەیەکەوە بیبینەوە بۆ هەولێر دەست بە کردار بکەینەوە بۆچ تا ئێستا ئەوە نەکراوەوە هەنگاوی کردداری تەنەناوە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بەڵێ وەڵاوە بۆ خۆت وەکو ڕێیەکە ینی پێشنیارەکەی منت جەنابەت باس کرد کە چەند مانگێک پێش ئەمڕۆ منم پێشنیارم کردبوو ئێمە نابێ برین چوار لایەنەکە کۆبوونەوەی پەرلەمان بکەین دەبێ برین پەرلەمانی کوردستان بۆ کۆبوونەوەی پەرلەمان نەکات چونکە ئێمە ناکرێ هیچ لایەنێک یعنی بخێنە دەرەوەی ئەم چوار لایەنە لەبەرەوەی هەمومان خەڵکی کوردستان نوێنەری خەڵکی کوردستان بە هەمووشمان پەرلەمانی کوردستان پێک دێنین بێگومان ئەمەیان زارە لە پێشەوە ئەم پرسیارە پێویستە زیاتر ئاراستەی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان بکرێ من بۆ خۆم لە چەند بەرنامەی تر و یەک لەم پێشنیارانش کە جەنابەت باست کرد کە خستمومە بەردەم برایان و خوشکانم لە ئەندامی پەرلەمان دەکرێت سەرۆکایەتی پەرلەمان ئاگاداری ئەندامانی بکاتەوە کە لە ماوەی پێش 48 ساعات کە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجامەدەین لە هەولێر لە پایتەخت لە هەوڵی پەرلەمانی کوردستان ئەو کاتەی تر ئەوانەی لە هەولێر و ئەوانەی دەچین بۆ هەولێر و کۆبوونەوەی خۆمان ئەگەر ڕێگری کرا ئەم کاتە جارێشتر ڕێگری کرا لە هەر لایەنێک لە لایەنەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەو کاتە دەکرێت لەو جێگای ڕێگریمان لێ دەکرێت ئەگەر ئەندامانی پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانن ئەگەر خەمخۆری خەڵکی کوردستانن ئەگەر خەمخۆری ئەم بارودۆخی هەرێمی کوردستانن دەکرێت لەو جێگای ڕێگامان لێ دەگیرێ نە شەڕەتەقە دەکەین و نە شەڕقسە دەکەین و نەجوو نەدەین هەر لەوێنانە بە خێمەی خۆمان هەر دەدەین و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەکەین کە ئێمە گرنگەوەیە ئەگەر زۆرینەی ئەندامانی پەرلەمان ئەو کاتە حەقە خەڵکی کوردستان بۆ خۆی ئەو ئەندامانەی ئەو لیستانەی ئەو فراکسیۆنانەی کە ئامادەی و کۆبوونەوە دەبن حەقە ڕاستی دروستیەکەی بۆ خەڵکی کوردستان ڕوون بێتەوە ئەمیان زیاتر پەیوەندی بە سەرۆکایەتی پەرلەمان و هەیە پێویستە ئەم کارە ئەنجام بدا من پێشمە ئەگەڵ کارە ئەنجام بدەن ئەم جارە کەم لایەن هەیە بتوانێت خۆی لەوە بدە جارێشتر دژی بەژەوە دێگشتەکانی میلەتەکەی بێ بەشداری نەکا بەڵام بە ینی ئێمە هەر کێشەکە بە کۆبوونەوەی پەرلەمان چارەسەر ناکرێت ئێمە کۆمەڵی کێشەمانەیە پێویستە چارەسەریکەن لە هەرێمی کوردستان
ئەمە لە پێشەوە ینی پەرلەمانی کوردستانە بێ کۆ بێتەوە کۆبنەوەی خۆی بکات سەرۆکایەتی خۆی و کاری خۆی ئەنجام بدا وەڵا ئەگەر پەرلەمانیش کارە بکەینەوە نەتوانین کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەینەوە جارشتی کێشەی کەمانێک کەمە ناتوانین یاسایەک دەرکەین هەم ئەم ماوەی کە بۆ سەرۆکی پەرلەمان دیاری کراوە کە 6 ڕۆژە دوای ئەوەی کە سەرۆکی هەرێم نامینێ دەتوانێت کارەکان ڕای بکات تاوەکو سەرۆکێکی نوێ هەڵبژێرێ کەواتە ئەمیش ناتوانێت واژۆی یاسایەکان بکات دەبێت ئێمە و دوای حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتێکە ئیتر چەند وەزیرێک هەر بە وەکالەت وەزارەتەوە ئیتر وەزارەتەکانی ترۆک پێویست کار ناکەن و کۆبنەوەمان ئێمە پێویستە ینی حکوومەت بەڕاستی ینی بەس حکوومەتێکە و هەمانەوەی کەلەکەی ماوە دەبێت حکوومەت چاک بکەینەوە ڕێک بخەینەوە دەبێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاسایەکەی سەرۆکایەتەکەی دیاری بکەین و دەبێت سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی ئەم وڵاتەی ئێمە وای لاتوی ئێستا کە بێ حاکمە ینی خەڵک لە پەرتەوازایی لە ژیان و گوزەرانێکی خراپدا ئەژیا ئێستا کە ئەوە خەڵک ئەو ژیانی ئێستا خەڵک تێدا ئێمە پێویستە بیر لەو بکەینەوە پەرلەمان و حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵک بەڕاستی ینی حەقی تر هەر بە قسە لەسەر کەناڵ و ڕاگەیاندنەکان هەر قسە بۆ خەڵک نەکەین هەر بری وەزعی خەڵک چاکە ئەگەر ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم برادەرەی ترمە گۆڕان ئەم هاوڕێی ترمە کۆمەڵی ئیسلامی وە پارتی هەمومان دێنێم قسانە ئەکەنێرین با بارودۆخی خەڵک خراپە یخۆ بارودۆخی خەڵک خراپە ئێمە حاکمی ئەو وڵاتەینە هەوڵ دەین بابەتەکان هەموو لایەکمان تەنەزول لە پێناو بەرژەوەندی گشتی بکەین هەموو لایەکمان پێمان شەرم نەبێ بچینە لایەکتری کاک مەسعود نازانم بۆ پێش شەرمەیانی ئەگەر بچێت لەگەن کاک نەوشیروان برێ سەحەت چۆن و چایەکی لەگەر بخواتەوە لەگەری دابنشێت و قسە بکە یان کاک نەوشیروان بۆ ناچێت لەگەن کاک مەسعود لەگەن کاک عەلی باپیر هەموو لایەکمان ینی بۆ ئەمانەمان پێتەنەزول لە پێمان هەندەمان خەڵکەکەی خۆمان هانداوە هەندەمان خەڵکی خۆمان کردوتە دژی حیزبەکانی بەرامبەرمان ئێستا لە ترسی ئەو هەوادار و دەنگدەرانی خۆمان ناتوانین هەنگاوێک بنین لە پێناوی بەرژەوەندی گشتی کاتی خۆی جەنابی مام جەلال ئێمە لەو هەموو بارودۆخ و شەڕ ناو خۆی مام جەلال بە تاقەتی نابیری لۆ کردەوە بستە سەری ڕێژ لەگە کاک مەسعود دانیشێ هەموو یەکێکەکان پێمان ناخۆش بوو بەڵام دوای ئازادی عێراق تێگەیشتین ئەم سەردانەی مام جەلال چەند گرنگی هەبووە بۆ ئەو یەکدەنگی و یەکوتاریە ئەگەر کاک مەسعود بەڕاستی وای لە هاتۆ خۆی پێ زۆر گەورەیە لە سەری ڕێژ نایەتە خوارێ پێی وایە دەبێت هەموو کەس بستە دیوەخانەکەی کاکە هەمومان بچینە دیوەخانەکەی برێن فەرموو جەنابی سەرۆکەت و ئەگەر خۆت بە حاکمی وڵاتە دەزانێ ئێمە هاتوین فەرموو ژیان و گوزەرانی خەڵک سەیرکە بەڕاستی ئەگەر ئێمە هیچکە ناکرێ هەر بە قسە و ئەم قسانە هەموو ڕۆژە دووبارەی دەکەینەوە لە هەر کەناڵێک دەکەین دووبارەی دەکەینەوە بەداخەوە بارگوزەرانی خەڵک ئەم حیزبانی کوردستان هەموو لایەکمان بەکەم و زۆر تێیدا مشتەرەکین بەڵام بە دەرەجەی یەکەم پارتی دموکراتی کوردستان و جەنابی کاک مەسعودە بە دوو شت جەنابی کاک مەسعود بەرپرسیارە بەرامبەرم بارودۆخە بەلایەکیان کە پێشتر سەرۆکی هەرێم بۆ ئێستاش خۆی پێ سەرۆکی هەرێمە بەلایەشتیان حیزبەکەی باڵا دەستە و ڕێگای لە سەرۆکی پەرلەمان گرتووە و بەڕاستی هەولێر و دۆچی ئەنیوالێ کردو کە تەنها بۆ خۆی حکمڕانی تێدا بکە یعنی ئەمە خەڵک پێم وایە ئەگەر ئەم ڕۆژ بێدەنگ بێ ئەگەر ئەم ڕۆژ دەبێت بارودۆخێک بترسێ ئەگەر ئەم ڕۆکەش لە ترسی ئەم هەموو ڕێگریانە نەتوانێت قسە بکە ئەوە ئەم ڕۆکەژنەی پێ ساڵێکی تر هەڵبژاردن دەکەن پێم وایە خەڵکی کوردستان زۆر بەویژدانە واقعەکان زۆر باش تێگەیوە دەتوانم برم کادیر و لایەنە سیاسەکان ئەم واقعیان بۆ خەڵک باشم جارە ڕوو کردێتەوە خەڵکی کوردستان پێم وایە بەویژدانەوە بڕیاری خۆی دەدات بڕیار لەسەر لایەنە سیاسەکان دەدا و لە بێژوشدا هەموو ئەو لایەنانی کە بەڕاستی دائمەویستویانە بۆ بەرژەوەندیەکان لە پێناو دەسەڵات و بەرژەوەندی خۆیان کار بکەن و گوێڕایالی لە ژیان و گوزەرانی خەڵک نەکەن دەبێت باجەکەی بدە لە نەک زۆر باشە سەبار بۆی کە بەرز باسی تەنازولی لایەنەکان کرد ئێستاوی کە داوا دەکرێت مەسەلەن گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ینی ئایا بەمە کێشەی کوردستان چارەسەر دەکرێت کە مەسەلەن پێشتر کێشەکە لە شوێنێکی تر بوو ئێستا هاتووتە سەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆی ئەمن لە بەرنامەیەک پێشتر خاص بوو لەسەر ئەم بابەتە من بۆ خۆم ڕێیەکەی خۆم ڕێیم وایە یعنی ئەسڵەن کێشەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان هەر وجودی نەبوو کە کێشەی سەرۆکایەتی هەرێم هەبووە ئەمە مەوزوعێکە بۆ شاردنەوەی بابەتەکەی ترە کە بابەتی سەرۆکایەتی هەرێم و ئەم وەزعەیە کە دروست بووە بەڵام ئەگەر چارەسەری وەزعی کوردستان و هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان با ئاڵوگۆڕی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت زۆر ئاساییە با من نەبم تووبی سەرۆکی پەرلەمان ئەمە زۆر حالەتێکی ئاساییە بەڵام ئەگەر دەستەی سەرۆکایەتی دەتوانین بیگۆڕن و چارەسەری کێشەکە دەکەین ئەم بەڕێزەی کە ئەم داواکاری هەیە ئەدی سەرۆکی هەرێم چێدا بنین ئەی چۆن سەرۆکێکی هەرێم دابنین ئەی ئەم سەرۆکی هەرێمە هەروە ببینێتەوە ئەگە هەروە دەبینێتەوە لە بەرامبەر چییە لەبەرەوە دوایەوە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان ئەمان سێ کەسن ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لەگەر بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنامەیەکیان هەبووە پێشتر لەسەر ئەوەی سەرۆکی پەرلەمان دەدەینە ئێوە سەرۆکایەتی هەرێممان بۆ درێژکەنەوە فەرموو با ڕای بگەێنێ پارتی دیموکراتی کوردستان بڵێ ئێمە ڕێکەوتنامانە بۆ ئیتفاقمان ڕۆشانتەوە ئەگەر ئەم ئیتفاقیان نییە پێیان وایە خێریان بە بزوتنەوەی گۆڕان کردووە و
بە کۆمەڵی ئیسلامی کردووە کە ئەم دەستەی سەرۆکایەتیان کاکە ئەمە دەنجی خەڵکی کوردستانە من گۆڕان نیمە من ئەندای پەرلەمانم من وێنەری خەڵکی کوردستانم تێدەگەی وەکو یەکێتیەکش نامەوە وەکو خۆم ئەمەی کە بۆتە سەرۆکی پەرلەمان لەسەر بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان 500,000 دەنجی خەڵکی کوردستانی هێناوە خۆ خێری پێ نەکردو پارتی 700,000 دەنج هێناوە سەرۆکی هەرێمی هەیە سەرۆکی ئاژانسی هەیە سەرۆکی حکوومەتی هەیە دام و دەستگا وەزارە گرنگەکانی بەدەستەوەی بەڵام ئاسایی ئەمە دەنجی خەڵکە و ئەمە نوێنەر دەنجی پێداوە جا من پێم خۆش بێ پێم ناخۆش بێ بۆیە هەر خۆیتی ئەمیش دەسەڵاتیا بێ بۆیە لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئیتفاقێکیان هەیە و ئیتفاقەکە چێ بە ئاشکای وەڵی دۆشێنەوە ئاسایی بە ئیتفاقێککردنەوەی هەموو لایەنەکانمان بکەینەوە هیچی تر درێژە بەم بابەتە نەدێن ئەمە ساڵێکە بەس سپاس دەکەین کاک عەباس زۆر سپاس سروخە نەگەر بوونە مولای بەڕێزت سەبارەت بەوەی کە خۆت دەزانی چەند مانگی لەوبەر بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمان ڕێکەوتنێکیان واژۆ کرد کە باسن لە یەکەم مەسەرەن کاری لە پێشینەوە ئەولایەتە مەسەرەن کارەکردنەوەی پەرلەمان بەرم تاگویسە بۆچی جۆرە ئیتفاقی بەرهەمێکی نەبوو وڵا پێشەوە بەس من گەر هەندێک ملاحەزەم هەبوو لەسەر قسەکانی کاک عەباس بە کورتی بەڵێ یعنی من پێم سەیرە هەتا ئێستا کاک عەباس وا تەسەوور بکات کە کێشەی هەرێمی کوردستان بەوە چارەسەرە بێت کە کاک نەوشیروان بچێتە لای کاک مەسعود یان کاک مەسعود بێتە لای کاک نەوشیروان کێشەکە ئەمە نییە کێشەکە لە سەردانێکان نییە کێشەکە لەوە نییە هەموو لایەنەکانیش بچنە سەری ڕەش و بچنە لای کاک مەسعود کێشەکە چارەسەر بێت بابەتەکە تەنها پەیوەندی بەوەیە چۆن بەڕێز مام جەلال کاتی خۆی هەرێمی ئەگەر بەمە چارەسەر دەبێت تەسلیمی بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز کاک عەباس سپاس دەکەن دواتر دەگەڕێن لای بەڕێز 2 دقەیەک پێدەین سپاس بەڵێ گوتم ئەگەر بەمە چارەسەر دەبێت قسەکەی من ئەمە بوو گوتم ئەگەر بەمە چارەسەر دەبێت ئاسایی بستان لای یەکتر مەسعود بەرزانی کراوە ئێستش بە هەمان شێوە دەیەوێت هەتایە درێژە بە ماوەکەی خۆی بدات لە پۆستەکەی خۆیان بمێنێتەوە بە هەموو سەلاحیەتەکانی خۆیەوە بەبێ ئەوەی نەتەنازول لە سەلاحیەتی بکە نەتەنازول لەوە بکات بێت لە پەرلەمان داوا بکە بڵێ من خەڵکیرا منە مەوێت ماوەکەم بۆ درێژکەنەوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە ئەمە بۆ خەڵکی هەرێمی کوردستانەکەم ئەو پێی ئەی بەبێت وعد بە خەڵکی خۆی با لە ناو پەرلەمانی کوردستانە ئەمانە ئەیانەوێت حکومڕانی ئەم هەرێمە بکەن بەڵام بەوەی کە هەموو برا بچووک بن و هەموو کاتمەکەماوانی پێدا کێشک بۆ چارەسەرێک کە مەلەفی کوردستان تەسلیمی بارزانی بکرێت و بڵێن تەسلیمی ئەوە بکرێت یعنی ئەمەیان ئەوێ پارتی دیموکراتی کوردستان نەک کێشەکە بەوە چارەسەرەکرێ کێشەکە ئەمەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێت هەتایە حکومڕانی یەکەم بێ ئەو خۆی بە تاکڕەوانە هەتا ئێستا چۆن حکومی کردو ئەوە حکوم بکە بۆچی ئەو لە هەولێر یەکشت یعنی ئەوەی کە ئیقامی ئەو ئەجنبیانیانی کە لە سلێمانی ئیقامیان هەیە ئیقامەکان لە هەولێر ناخوات لەبەرەوەی لە سلێمانی کردوێتی لە هەولێر بۆی نییە بۆ ئیقامەیە بێت و بچێت ئەو عەرەبانەی کە لە بەغداوە یەن لە سلێمانی دابەزن کە ئەچنە هەولێر لە هەولێرەیان گەڕێنەوە لەبەرەوەی لە سلێمانیەوە هاتووە ئیتر ئەمە بۆچی دوو ئیدارەی نیە ئەمە بۆ ترس لە دوو ئیدارەی هەبێت بۆ ترس لەوە هەبێت بە سەراحەت ڕێکەوتنەکە کاریگەری نیە زۆر بە کورتی کاتمە ڕێکەوتنەکەم ئێمە کاری لەسەر دەکەین کۆبوونەوەکان بەردەوامە کاریگەری نەبووە تا ئێستا لەبەر ڕێکەوتەکە خۆی تازەیە هێشتا مانگێکە مانگی لە هەفتەی ئایارەوە مەسەران ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکە ئێمە کارەکانی کەمان یەکگرتنەوەی یانی یەکگرتنی فراکسیۆنەکانە دواتر دێنە سەر ماوەسە کاتمەکەمەوە سەبارەت بەوەی کە پێ دوایە ئایندەی ئەم خولەی پەرلەمان بەرەو کوێ دەڕواگەر هەڵوەستی کردداری نەبێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان پێ دوای هەوڵەکەی کە تا 2017 دۆخە بەم شێوەیە بمێنێتەوە و پەرلەمان و پەرلەمانتارانیش ماوەکەیان بەسەر بچێت و هەڵبژار نەکرێت بەڵێ بێگومانە هۆڵە لە ڕابردووە هەبووە کە پەرلەمانێکمەوێ بە کاڵا بە باڵای خۆی بە بەدلی ئەو هەڵسەدانشی یاسا بەدلی ئەو دەرکا وەگە ئەم پەرلەمانە بەدلی ئەو نەجوڵێتەوە خواستەکانی ئەو جێبەجێنکە ئەوە نەبوونی باشترە وێ ئێستا لایەنێکە بە گۆڕانکاری دەستی سەرۆکایەتی پەرلەمانەکە وەڕەگری لە سەرۆکی پەرلەمانەکە پێی وایە پەرلەمان مراجعە کرد دەستی سەرۆکایەتەکەی بۆ ئەگەر لە حاڵەتی ئەگە فشارێکی بەهێز نەبێ گە فشارێکی تون نەبێ بێگومان ئەو لایەنەیە کە ئەم حاڵەتە درێژە پێ بدات تا بۆ ساڵی 2017 یاوە تا لایەنەکان ناچاکە بۆی کە خواستەکانی ئەو بێن نەدیوە دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئاڵوگۆڕی تێدا بگرێ یاخود ئەم بارودۆخە تا 2017 ئەوش ئەگەر لە 2017 هەڵبژاردن بکرێ تا 2017 بارودۆخەکە بە شێوەی خۆی بمێنێتەوە بۆ شێوە بەردەوام بێت. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاک عەباس دەقەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە پێتان وایە ئێوەش وەکو پەرلەمانتاران دۆخەکە بەم شێوەیە ئێوەش ماوەکەتان بەسەر چێ و پەرلەمانکاران نەکرێتەوە؟ وەڵا پێم وایە ئەگەر هەر بیرکردنەوەیەک هەبێ بۆ ئەوەی کە
ماوەکە بەسەر بچێ و پەرلەمان کارانە بێت و هەڵبژاردن دووبارە نەکرێتەوە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیکی زۆر خراپە پێویستە پێشوەخت و نەک پێشوەخت بەڕاستی ئەمە ساڵێک بەسەرم بابەتەیە تێپەڕی پێویستە بیر لە بارودۆخ بکەینەوە ئیتر ڕاستە ینی هەموو جارەکان بیر لەوە دەکەینەوە کە هەر هەنگاوێک دەنێن لەوانەیە پارتی پێی ئاسایی بێ وەزەکە بکاتە دوو ئیدارەی یان شەڕ بکاتەوە بەڵام هەم بارودۆخی ناوچەکە و هەم ئەوەکە ئەمە ناخوازێ بەڕاستی جارێشتر کەس شەڕ بکاتەوە پێشمانێ پێشمەرگە قارەمانەکان لە هەموو لایەنەکان بەڕاستی جارێشتر ئەگەر هەش بن وابیرکەنەوە بەڕاستی زۆر کە من کە بیر لەوە بکەنەوە شەڕی ناوخۆ جارێشتر تەقە لەگەر شەڕ لەگە برایەکانیان بکەنەوە بۆیە دەبێ هەموو لایەنەکانمان بەجددیتر جارێکی تر هەمومان خەمخۆرانەتر و هەندێک جارش هەندێک شتەیە کە مەبدەئیەن لەوانەیە باوەڕمان پێ نەبێ بەڵام لە پێناو بەژەوەندی گشتی دەبێ ئەلم قۆناغە کە هەنگاوێک درراوە ئێستا کە خەڵکی کوردستان باش لەمە تێگەی و هەنگاوێک درراوە بەرەو گۆڕانکاری بەرەو دەستا و دەستکردنی دەسەڵات هەوڵ بدەین ئەگە هەردێکشمان 600% بۆمان جێبەجێ نەبێ بەڵام تەنەزول لە داواکاریەکانی خۆمان بکەین لە پێناویەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین تاوەکو بارگوزارانی خەڵک چاک دەکەینەوە و من بۆ قسەی سروەخانش گوتم ئەمە نەمۆدی یعنی کاک مەشروان بستە لای کاگەوە گوتم ئەگەر بەمە چارەسەر دەکرێت ئاساییە هەموو لایەکمان بچینە لە یەکتری هیچ کە ئەوەندە لێک نەبین و خەڵکی کوردستانی ڕۆ ئێمە زۆر بیرکردنەوەیکی کۆمەڵایەتیانەمانێ ڕێزمەیە بۆ سروەخانیش و تەنها کاک مەشروان بەشداری پرسەکەی لە سلێمانی کردینی داچوی وابزانم کاک مەسعود بوو بەڕاستی ینی علاقاتی بین و گۆڕان و پارتی زۆر لە نزیک بۆ بۆی ئەنجامدانی تەنها ئەم پرسەیە ئێمە هەموو لایەکمان بەڕاستی با خۆمانەوە نەکەین ینی میلەتێکین بەشتانە عەتفمان دەجوولە علاقاتەکانمان نزیک دەبێتەوە پێم وایە پێکەوە دانیشتن زۆر تەئسیرات تایبەتی هەیە کاتی خۆی کاک مەسعود دەیبوو لەو دەستە دەبڕم لەگەر مام جەلال تۆقە بکە کەچی بەڕاستی کە چوە لە جارێک دانیشتنیان کرد زۆر بارودۆخی بین یەکێتی پارتی و هەرێمی کوردستان گۆڕدرا ئیتر ئەمە هەمومان ئەو و ئیتفاقی فعلا ڕاز دەکات لەسەرەوەی کە هەتا ئێستا ئیقامی هەولێر سلێمانی لەکەن یەکتری نایخوا فعلا نەو ئەنەماد و ئیدارەیەکەیە بەڵام خەڵک ئومێد و ئەمەلێکی هەیە پێویستە هەمومان قسەکانمان لە پێناوی بەرژەوەندی گشتی و لێک نزیک بوونەوە بێنە زۆر سپاس بۆ بەرز عەباس فەدەح ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری کۆیۆ لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ سرو عەبدولواحید ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان و زۆر سپاس بۆ فاروق محەممەد سەرۆکی بۆردی ستراتیژی لە کۆڵینەوەی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزیان لە ستودیۆی سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ هاوکارانم سپاسی بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتەبینە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.